ناوەندی حکوومەت و پەرلەمانی کۆمەڵ ئیسلامی بۆ ساڵی نوێ پێداچوونەوە بە سیاسەت و کارنامەی کۆمەڵدا دەکات و هاوڵاتیانیش دڵنیا دەکاتەوە هەمیشە لەبەرەی گەلدا دەمێننەوە و لا کارەکانیان بەردەوام دەبن بۆ چەسپاندنی چاکسازی و دادگەری لە هەرێمی کوردستاندا هاوکات بەرپرسی ناوەندەکەش ڕای دەگەێنێت کار دەکەن بۆ سەرخستنی کارنامەی کۆمەڵ ئیسلامی لە ناوەندەکانی حکوومەت و پەرلەماندا. دیارە ئێمە لە حملەی هەڵبژارنەکاندا بە تاکید بەرنامەیەکمان هەبووە و پێشکەشی خەڵکمان کردووە و خەڵکیش چاوەڕێی کردو ئەم بەرنامەیە ئێمە جێبەجێ بکرێن. بۆیە ئێمە وەکو ئەو ناوەندە بەردەوام بە دوواداچوون بۆ ئەوە دەکەین. ئێمە هەوڵی جدیمان بۆ ئەوەیە کە هەم تیمی حکوومەتمان و هەم تیم پەرلەمانتاریمان باشترین خزمەت بە خەڵک بکەن و بە تایبەتی لەم ساڵی 2017دا و لەگەڵ ڕێز و تەقدیرم دووبارەی دەکەمەوە بۆ هەم تیمی پەرلەمان و هەم حکوومەتمان کە دەوری باشیان بووە لە زیاتر لەوەی کە ئێمە چاوەڕێمان لێ کردوون دەوریان بووە و کاریگەریان بووە. بەهۆی بەردەوامی قەیرانەکان و کێشە سیاسیەکانەوە هاوڵاتیانی ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان ڕۆژانە لە دژی سیاسەت و بڕیارەکانی حکوومەت و حیزبە دەسەڵاتدارەکان دەڕژێنە سەر شەقامەکان و بەشێک لەو حیزبانەش بە دز و بە هەدەردانی داهات و قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تۆمەتبار دەکەن. بەڵام ئەندامان و تیمەکانی کۆمەڵ لە حکوومەت و پەرلەماندا متمانەی هاوڵاتیانیان لە دەست نەداوە و وەک هاوڵاتیانیش دەڵێن ئەوەی لە توانایاندا بوو بێت کردویانە و لەگەڵ بەڵێنەکانیان ڕاستگۆ بوون. منەڵم شەڵا جیهەتەکانی کەش بەقەی ئەوان پیاو بوونە وەزیری کشت و کاڵجارێکە ئەو پەڕی ئیسیفایە بە حکومەت گەیانوە و بوژانەوەی دروست کردووە. ئەندام پەرلەمەکانیشیان ئەوەتە سۆران عومەر نییە. منەڵم پەرلەمانتاری وا لە هەموو کوردانیە لەبەرەوە هەموو ڕاستیەکە خاتە ڕوو بەس چییە جیهەتەکان ئەوەی دەسەڵات نییە کە هەموو شتێ پسەلمێنێت. وڵایتر بازیان وەک خۆی ئیشیان کردووە سۆران عومەر و عەلی حەمە ساڵح و ئەوانە هەتا حەدێ ئیشی خۆیانیان کردووە ئەوەی کە لە دەسەڵاتیانە بێ کردویانە. لە هەموو بوارێکە لەخوا بەزابێ پێشکەوتونەوەی کە من ئاگام لەوەیە گرتوویە کۆمەڵ بێ ئەوانە بەڕاستی من لیان ڕازیم زۆریش و دەستخۆشتان لێ یەکەم کە لە هیچ بوارێکە خراپیان نەبووە کێشان نەبووە. لە کۆنگرەی سێمی کۆمەڵ ئیسلامیدا بڕیاری پێگێنانی ناوەندی حکوومەت و پەرلەمان درا و کاری ئەو ناوەندەش لێپرسینەوە و بە دوواداچوون و جێبەجێکردنی کارنامەی کۆمەڵە لە حکوومەت و پەرلەماندا بڕیاریشە هەر سێ مانگ جارێک کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجام بدات. هاوکات بەرپرسانی ناوەندەکەش بە گرنگیەوە باس لە کاری تیمەکانیان لە حکوومەت و پەرلەمان دەکەن و دەڵێن توانیویانە بەشێکی زۆری کارنامەی حیزبەکەیان جێبەجێ بکەن. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.